بەڵە بە قسەکردنی زیاتر لە سەرم پرسار وەها ڕێگریەکان لە جوتیارانی کورد وڵە هەوڵێک بۆ ڕێگری لە تعریبی زیاتر لە کەرکووک و دەوروبەری گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز لیزا فەلەکە دینکاکەی ئەندامی کۆمیتەی ناوەندی و یاریدەدەری بەرپرسی مەکتەبی ڕێخستنی پارتی لە کەرکووک گەرمیان. بەڕێز لیزا فەلەکە دینکاکەی سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش. سەرەتا دەمێت لە پرسی هەڵبژاردن دەست پێ بکەم. چیتان کردووە بۆ ئەوەی ئاوەڕەکانی کەرکووک و ناوچەکانی دیکەش بتوانن بەشداری پرۆسەی دەنگدام بکەن و چه هەوڵێکتاندا لە ماوەی ڕابردووە بۆ ئەمە؟ بەڵێ کاک کۆمار زۆر سوپاس بۆ دەرفەتە، زۆر سوپاس بۆ کەناڵی کوردستان 24ش کە هەمیشە هەوڵیداوە لە ڕێگەی ئامادەکردنی راپۆرتە ڕۆژنامەوانیەکانیەوە ببێتە دەنگی کەرکووکیەکان و هاوڵاتیانی کورد لە ناوچە کوردستانیەکان بە تایبەتی لە کەرکووک و لەو ناوچانەی کە کێشە لەسەرن. خۆی ئەگەر بێت و باسی تعریب بکەین باکراوندێکی مێژویی و سیاسی هەیە ئەم بابەتە لەوەی کە پێشتر کە دەست بکراوە بە پرۆسەی تعریب، پرۆسەیەک بووە کە زۆر بە چڕی کاری لەسەر کراوە، ئیش کراوە لەسەرەوەی کە دموگرافیای ناوچە کوردستانیەکان و بە تایبەتی کەرکووک بگۆڕدرێت. بە چەند هەنگاوێک پرۆسەی تعریب دەستی پێکردووە، بە تایبەتی دەتوانین بڵێن چرترین کاتی ئەنجامدان و جێبەجێکردنی پرۆسەی تعریب لە نێوان ساڵی 1975 تاوەکو 2003 بووە کە ئەو کاتە ڕژێمی بەعس هەوڵی داوە لە ڕێگەی وەرگرتنەوەی تاپۆی زەوی کوردان و تورکمانەکان و پێدانیان بە عەرەبە هاوردەکان تعریبی ناوچەکان بکات. لەو کاتە کە هەروەکو وتم چرترین پرۆسەی تعریب ئەنجام درراوە لەو سەردەما، نزیکەی 1,200,000 دۆنم زەوی لە کورد و تورکمانەکان وەرگیراوەتەوە و دراوەتە ئەو عەرەبانی کە لە باشوور و کە لە ناوڕاستی عێراقەوە هێنراونەتە ئەو ناوچانە. ئەم پرۆسەیەش لە چوارچێوەی قەراراتی مەجلیسی قیادەی سەورەی هەڵوەشاوە ئەنجام درراوە. دواتر لە پرۆسەی ئازادی قۆناغێکی تر هاتۆتە پێشەوە لە دوای 2003 کە هەڵدراوە لە ڕێگەی مادەی 58 مەجلیسی حەکم ئەو بابەتە کێشەی ناوچە کوردستانیەکان و بە تایبەتی زەویە داگیرکراوەکانی کوردانی ڕەسەن و تورکمانەکان چارەسەر بکرێ. دواتر ئەو مادەی مەبەستە مادەی 58 دەکراوە بە بنەمایەک بۆ مادەی 140 لە دەستوری عێراقی و کە بڕیار درراوە نەخشە ڕێگەیەک دانراوە کە لە دەستور بۆ ئەوەی کە کێشەکە چارەسەر بکرێت لە ڕێگەی 3 هەنگاوە، ئەویش ئاساییکردنەوە و سەرژمێری و ڕیفراندۆمە. دواتر پرۆسەی تعریب دیسان دەستی پێکردێتەوە نەوەستاوە. قۆناغی دواتری پرۆسەی تعریبیش لە خیانەتی 16 ئۆکتۆبەری 2017 بەدواوە دەستی پێکردووە کە ئەم جارەی ئەو عەقڵیەتە ئەو هزرە شۆڤینیەی کە هەمیشە هەوڵی گۆڕینی دیموگرافیای ناوچە کوردستانیەکانی داوە لە ئەم جارە سوپا و گروپە چەکدارەکانی حەشدی بەکارهێناوە بۆ ئەوەی کە زەوی جوتیارەکان وەربگرێتەوە و دیسان بیگەڕێنێتەوە بۆ ئەو عەرەبانەی کە باسمان کرد کە لە باشوور و کە لە ناوڕاستی عێراقەوە هێنراونەتە ناوچەکە. ئەم پرۆسەیە تەنها لە ڕێگەی سوپا و حەشدەوە نەکراوە، بەڵکو بە پاڵپشتی پارێزگاری بە زۆر سەپێنراوی کەرکووکیش هاوکار و پاڵپشتیان بووە کە پرۆسەکە بەردەوام بێ و ئێستاش فشاری تعریب لە ناوچەکە بەردەوامە. بەڵێ بەڕێز لیزا، ئەنجامدەرانی تعریب دیارن چێن و هۆکارەکانی ئەزانین کە ئامانجیان چێ، بەڵام چارەسەر چێ چونکە لەو ناوچانەی کە تعریب بکرێ و بە تایبەت ئەو ناوچانەی کە جوتیارانی کوردی لێ و هەوڵی زەوتکردنی زەویەکان و مافەکانیان ئەدرێت بەردەوام هانیان بۆ سەرۆک بارزانیە کە بەهانانەوە بچێت کە فریان بکەوێت و لەم دۆخە ڕزگاریان بکات. چ ڕێگایەکەی بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە؟ ڕێگایەکی باخود با بڵین چارەسەرێکی کۆنکرێتی، نەک ڕۆژێ چارەسەر بێ 2 ڕۆژ گرفتەکە دیسان هەڵباتەوە. بەڵێ بە دڵنیایی و بە تایبەتی لەم دواییە کە پرسی غەدرکردن و زوڵمکردن لە جوتیارانی کورد لە ناوچەکە دەستی پێکردەوە، فشارێکی زۆر لەسەر کوردانی ناوچەکە دروست کرا. ئەمەش ئامانجێکی بەدواوە بوو بە تاکید بۆ ئەوەی کە ناوچەکانیان بەجێ بێڵن و بە تەواوی تەسلیمی ئەو ئیرادەی بکەن کە لەوێ هەیە کە ئیرادەیەکە هەوڵی گۆڕینی دیموگرافیای ناوچەکە ئەدا. لەم دوایە بەڕێز جەنابی سەرۆک هاتە سەرخەت زۆر بەجددی قیادەی ئێمە لە ڕێگەی بەرپرسانی کوردەوە لە حکوومەتی هەرێم هەوڵ دەدرێت کە بە هەماهەنگی و
بە گفتوگۆ لەگەڵ بەرپرسانی حکوومەتی عێراق ئەم کێشەیە چارەسەر بکرێت تا ئێستا دۆخەکە لە دوای تەدەخولی بەڕێز جەنابیان کە جەنابی سەرۆک تەدەخولی ئەم بابەتەی کرد تۆزێک کاڵتر بووەوە بەڵام ئەمە ئەوە ناگەێنێ کە فشارەکانی عێراق بۆ تعریبکردنی ناوچەکە و یاخۆ بڵێن نەڵێن عێراق ئەو فکرە شۆڤینی کە بەشێک لە عەرەبەکان هەیەە بۆ ناوچەکە کۆتایی هاتۆ نەخێر مەترسیەکە بەردەوامە کە من باسم لە قۆناغەکانی تعریب کرد ئێستا قۆناغێکی دیکەشمان لە پێشە مەترسیەکی دیکەشمان لە پێشە ئەو یاسای هەموارکراوی هەڵبژاردن هەمواری ساڵی 2023 پڕیەتی لە بربەست و ئەلغام بەرامبەر بە دۆزی کورد لە ناوچەکە گرنگە بەوردی خوێندنەوە بۆ ئەو یاسایە بکرێ هەروەها ئێمە وەکو مەکتەبی ڕێخستنی پارێزگای کەرکووک و گەرمیان زۆر بەجددی لەسەر ئەو بابەتە هەڵوەستەمان کردووە راپۆرتیشمان ئامادە کردووە کە مەترسیەکان چین لە بەرامبەر کرد و لە بەرامبەر ئەو هەڵبژاردنەی داهاتوو کە لە پارێزگاکان بەڕێوە دەچێت کە بڕیارە لە 12 ئەم ساڵ بەڕێوە بچێت بەڵام خۆشبەختانە ئیرادەی هاوڵاتیانی کورد لە ناوچەکە زۆر بەهێزترە لەو مەترسیانەی کە لە یاساکە جێگیرکراوە چونکە ئەم جارە دیانە و لە ڕێگەی یاساوە پرۆسەی تعریبکردن ئەنجام بدەن لەلایەکی دیکەشەوە ئیرادەی قیادەشمان بە تایبەتی ئیرادەی جەنابی سەرۆک بۆ پرسی کەرکووک بە تایبەت و تەواوی ناوچە کوردستانیەکان بەبێ جیاوازی و لەگەڵ ئەو پێکاتانەی کە لەوێن و بەردەوام ڕوبەرووی زوڵم و ناحەقی و خونانی مافەکانیان دەبنەوە لە ناوچەکە بەردەوام و ئێمەش هەوڵەکانمان بەردەوام دەبێت ئەوی تر بە پێی یاساکەش کە چی کراوە کە خەڵکی ئێمە بچێتە دەنگدان ئەوانەی کە ئاوارەی ناوچەکانی هەرێمی کوردستان بوون لە ناوچە کوردستانیەکانەوە ئەوانەی لە کەمپەکانن ئەوە دەتوانن لە کەمپەکان دەنگ بدەن ئەوانی دیکە ئەوانەی کە لە دەرەوەی کەمپەکانن لە شارەکان نیشتەجێن ئەوە حکوومەتی عێراق ملزەمە بەوەی کە ئاسانکاریان بۆ بکە و بچنەوە سەر سندوقەکان دەنگی خۆیان بدەن لەو بنکانی کە ناویان هەیە و کە پێشتر لەو ناوچانە نیشتەجێ بوون ئەوانەی ناو کەمپەکانیش پێش 48 ساعات لە ئەنجامدانی هەڵبژاردننی گشتی بە بایۆمەتری درێژخایان دەتوانن دەنگەکانیان بدەن هەر لە چوارچێوەی کەمپەکە دەنگی خوان دەدەن بەڵام دەنگ بۆ ئەو سنوورە دەدەن کە لێی ژیاون پێشتر بەڵێ گرفتەکانی یاسای هەڵبژاردن بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق لە کەرکووک چییە گرفتەکانی چین ئەوەیە کە کار بە تۆمارێکی دەنگدەران دەکرێت کە کورپی ڕازی نییە یاخود لە تۆماری وردبینی ناوی تۆماری دەنگدەران گرفتەکە لەکوێیە گرفتەکە لە هەندێک تەکتیکە کە زۆر جار لە یاسا بەکاردەهێنرێت بەوەی کە زوڵم لە پێکهاتەیەک بگرێت لە ناوچەیەک یەکێک لەوانە ئەوەیە کە 3 خاڵی باسکراوە لەو پرۆژەیە لەو یاسایە لەسەر ئەوەی کە گرنگیان هەیە و کاریگەریان بەسەر دەنگی کوردەوە هەیە یاساناسەکان جوانتر دەتوانن بە شی بکەنەوە وردی بکەنەوە کە چییە ئەو کێشانەی کە تایبەتە بە پرسی کورد و کاریگەری نەرێنی لەسەر دەنگی کورد دروست دەکە لە داهاتوو بەڵام ئەوە ناگەێنێ کە ئێمە ناومێد بین یاخود هاوڵاتیانمان ناومێد بێت چکو ئیرادەیەکی زۆر بەهێز هەیە بۆ ئەوەی کە تەواوی ئەو کوردانەی ئەو هاوڵاتیانەی کە چ لە ناو کەرکووکن ئێستا چ لە دەرەوەی کەرکووکن لە ناو کەمپەکان بن یان لە ناو پارێزگاکانی هەرێمی کوردستان بن ئیرادەیەکی زۆر بەهێزیان هەیە و ئەوەی لەسەر ئێمە و ئەرکی سەرشانی ئێمەیە چۆن بتوانین زۆرترین دەنگدەری خۆمان ببین بۆ سەر سندوقەکان دەنگدەری کورد کە دەنگی خۆیان بدەن و ئەو کاتە زۆر بە ئاسانی دەتوانین ئەو بربەستانە و ئەو کاریگەری نەرێنیانەی کە لە ناو یاساکە هەیە بە تایبەتی 3 خاڵ هەیە لە ناو یاساکە کە باشتر وایە لەگەڵ یاساناسێ قسە بکەن بۆ ئەوەی باس لە کاریگەریەکانی بەوردی بکە پوچەڵ بکەینەوە بەڵێ بەڕێز لیزا دوایین پرسیار بە کورتیش وەڵام بیتەوە سوپاس دەکەم پارتی دیموکراتی کوردستان ئامادەیە بۆ هەڵبژاردن لە کەرکووک بەڵێ ئامادەکاریەکانی ئێمە وەکو مەکتەبی ڕێخستنی پارێزگای کەرکووک و گەرمیان دەمێکە دەستی پێکردووە ئامادەی هەڵبژاردنین و کۆبوونەوەکانمان دەست پێ کردووە زۆر بەوردی کار لەسەر ئەو بابەتە دەکەین تا ئێستاش بڕیار وایە بە تایبەتی لە کەرکووک بە لیستی جیاواز بە لیستی خۆمان بەشداری لە هەڵبژاردنەکان بکەین بەڵام ئەوە ناگەێنێ لە داهاتوو بە ڕێگەی گفتوگۆ و دیالۆگەوە هیچ هاوپەیمانیەک نەکرێت بۆ ئەوەی کە بە لیستێک بەشداری لە هەڵبژاردنەکان بکەین لەگەڵ پێکهاتەکان بەڵام
ئەو دڵنیاتان دەکەینەوە ئەو هاوپەیمانیش ئەگەر بکرێ ئێمە هاوپەیمانی لەگەڵ حزبێک دەکەین لەگەڵ لایەنێکی سیاسی دەکەن کە ڕابردوویەکی نەتەوەیی کوردستانی هەبێت پاک بێت لەوەی کە هیچ خیانەتێکی نەکرد بێت هیچ دڵمێکی لە کورد لەوێ نەکرد بێت و سیاسەتی نەبوو بێتە هۆی ئەوەی کە کوردانی ناوچەکە ڕوبەرووی زوڵم کرد بێتەوە بۆیە هاوپەیمانی ئێمە لەگەڵ ئەو کەسانە دەبێت کە بەڕوحەکی نەتەوەیانە و کوردستانیانە هەمیشە لە خەمی کەرکووک بوونە. بەڵێ بەڕێز لیزا فەلەکە دینکاکە یاندامی کۆمیتەی ناوەندی و یاریدەدەری بەرپرسی مەکتەبی ڕەخسنی پارتی لە کەرکووک گەرمیان لاولێرۆ لەگەڵماندا بێ. سوپاس بۆیەوە.